بۆ ئەوەی کللتوری کوردی بخەینە بەردەم جیهان پێویستە سەرەتا لە جیهان تێبگەین. ئامێری لیرای یۆنانی مێژوەکەی دەگەڕێتەوە بۆ زیاتر لە 2700 ساڵ بەر لە ئێستا. ئەم ئامێرە لە ڕێوڕسمی ئاینی فێستیڤاڵەکان، نمایشە شانۆیەکان، هەروەها پەروەردە و لە کۆشکی شاهانە یاخود ئەرستۆکراتیەکاندا دەژەندرا. زۆربەی کاتەکان لەگەڵ هۆندراوە پێشکەش دەکرا یاخود با بڵێن لیریک. وشەی لیریک سەرچاوەکەی دەگەڕێتەوە بۆ ئامێری لیرای یۆنانی. ئەم ئامێرە لە مێژدا 4 ژێی هەبووە، لە قەلغانێکی سەڵ و دار و هەروەها ژێیەکانی لە ڕیخۆڵی ئاژەڵ دروست کراوە. بەهۆی شیبوونەوەی پێکاتەکانی دوای هەزاران ساڵ ئەمڕۆ هیچ ئامێرێکی فیزیکی لەبەردەستدا نییە. بەڵگەی بوونی ئەم ئامێرە کۆنترین نیگارەکانی یۆنانیە کە تەمەنیان لە نێوان 2700 بۆ 3500 ساڵدایە. ئەنجا با پێتان بڵێم باو باپیرانی ئەم ئامێرە دەگاتەوە بە ئامێری بالاغی سۆمەریەکان کە مێژوەکەی دەگەڕێتەوە بۆ زیاتر لە 4500 ساڵ بەر لە ئێستا.